بەڕێزان بۆ گفتوگۆ سەبارەت بە هێرشەکانی تورکیا بۆ سەرناوچەکانی هەرێم و لاواسی هەڵوێستی حکوومەتی هەرێم و هۆکاری بەردەوامی و هێرشانە لە قەزای سۆرانەوە میوانداری بەڕێز ئاراس حەسەن مامۆستای زانکۆ و چاودێری سیاسیمان کردووە. مامۆستا بەخێربێی هۆکاری بەرفراوانبوونی هێرشەکانی تورکیا بۆ سەر خاچی هەرێمی کوردستان و بێباشی لە کوشتنی هاوڵاتیانی هەرێم چییە؟ بەڵێ بەناوی خوای بەخشندە و میهرەبان طبعا ئەم سنوور بەزاننا یاخود ئەم هێرشەی تورکیا پەیوەندی بە ڕێکەوتنامەیەکی ژێربەژێرەوە لە نێوان دەوڵەتانی هەرێمیەوە بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ هەموو پارچەکانی دیکەی کوردستانەوە هەیە و کەرۆکی ڕێکەوتنامەکە دەگەڵێتەوە بۆ پێش 25 ئەیلولی ساڵی 2017 لە ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان کەوا پێش ئەنجامدانی ڕێفراندۆم نوێنەرانی دەوڵەتانی هەرێمی کوردستان لە پشتپەردەوە دەستیان بە تەوقیعکردنی ڕێکەوتنامەیەکی ژێربەژێر بە ئاگاداری هەندێک لە جەلهێزی دنیا کرد کەوا بۆ ئەوەی ئامانجی ئەم ڕێفراندۆمە لەبار ببن. طبعا پێشتر کە ئەم ڕێفراندۆمە ئەنجام دراوە هەرچەندە لە ناوەرۆکەوە ئامانجی سربەخۆی کوردستان نەبووە، بەڵام هۆکارێکی گرنگ بووە بۆ بە ئاگاهێنانەوەی دوژمنانی گەلەکەمان بۆ بە ئاگاهێنانەوەی دوژمنانی کورد تاکو بە تایبەتی دەوڵەتانی هەرێمی بتوانن گوزی خۆیان لە دەستکەوتەکانی کوردستان لە ڕۆژئاوای کوردستان و هەروەها لە باشووری کوردستاندا بوەشێنن. بینیمان دەرەنجامی ئەم ڕێکەوتنامە بووە هۆی ئەوەی کەوا کارەساتی 16 ئۆکتۆبەر بەسەر هەرێمی کوردستان داهات و لە ئەنجامی ئەم کارەساتە کەرکووکی کوردستان جارێکی دیکە کەوتەوە ژێر هەژمۆنی حکوومەتی مەرکەزیەوە. جگە لەوەش لە درێژەی جێبەجێکردنی ئەم پلان و ڕێکەوتنامانە لە ڕۆژئاوای کوردستانیشەوە دەوڵەتی فاشی تورک توانی عەفرینی کانتۆنی خۆرئاوای کوردستان داگیر بکات و بەردەوام بێت لەم هێرشانە. طبعا ئەم سنوور بەزانەی تورکیاش بۆ خاکی هەرێمی کوردستان دەرەنجامی ئەوە ڕێکەوتنامەیەکەوە لە نێوان ئەم دەوڵەتانەوە بەستراوە و بۆ هۆی ئەوەی کەوا تورکیا بتوانێت سیادەی هەرێمی کوردستان پێشێل بکە و لە ئەنجامدا چەندین هاوڵاتی شەهید بوون و چەندین هاوڵاتی دیکەش بریندار بوون. ئەمە لەلایەکەوە لەلایەکی دیکەشەوە بێدەنگی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هۆی ئەوەی کەوا تورکیا بەردەوام بێت لە درێژە پێدان بە لەشکرکێشی بۆ سەر هەرێمی کوردستان و پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ئاشکرا ئۆکەی بۆ سوپای تورکیا کردووە کەوا پەلبەهاوێژێ کاتی ڕێفراندۆمدا ئەگەر گوێ لە دەنگی من بێ مامۆستا. بەڵام لە نوێترین تەسریحدا بەڕێستان ئاماژە بە ئەو ڕێکەوتنە دەکەن لە نوێترین تەسریحدا ڕەجەب تەیب ئەردۆغان سەرکۆماری تورکیا دەڵێ ئێمە چۆن چوین بۆ عەفرین بە هەمان شێوە دەچینە شنگال و دەچینە قەندیلیش بە هەمان شێوە. وەزیری دەرەوەی عێراق دەڵێ ئێمە بە هیچ شێوەیەک پێشێلکردنی سەروەری خاچی عێراق قبول ناکەین و ڕێگە نادەین ئۆپراسیۆن لە ناو خاچی عێراق کە دیارەمە وەسی هەرێمی کوردستانیشا ئەنجام بدرێ. ئەگەر ئەمە ڕێکەوتنە چۆن وەزیری خارجی بەم شێوەیە تەسریح دەدا؟ قسەکەی ڕەجەب تەیب ئەردۆغانیش بێگومان سەلمێنەری ئەو ڕێکەوتنەیە کە بەڕێز دامەژەت بۆ کرد. طبعا ئەوەی ئێمە کەوا بینەری سیاسین ئێمە دائیمەن پشت بە هەندێک شت دەبەستین کەوا ئەبێ دوو شت لێک جیا بکەینەوە. دائیمەن تحلیلات هەیە و معلوماتیش هەیە. ئەوەی ئێمە پشتی پێ ئەبەستین زیاتر پشت باشیکردنەوەیە و پشت بە تحلیلاتە و بۆیە ئێمە وا تحلیلی دەکەین کەوا ئەم تەسریحەی سەرۆکی تورکیا وای دەگەینێکەوە بەڕێکەوتن لەگەڵ دەوڵەتی عێراق ئەم عەمەلیە ئەنجام بدات. بەڵام ئەگەر ئێمە تەماشەی تاریخی تورکیا و عێراق بکەین
ئێمە دەبینین چەندین ڕێکەوتنامەی ژێربەژێر و ڕێکەوتنامەی ئاشکرا لە نێوان ئەم دوو دەوڵەتە و حتا لە نێوان ئێرانیشا بەستراوە بۆ لەناوبردننی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان. بۆ نمونە لە سەدەی پێشوو ئەگەر تەماشا بکەین لە ساڵی 1926 لە 5 مارسکەوە ئیتیفاقی ئەمنی نێوان عێراق و تورکیا بەسترا بۆ لەناوبردننی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان و لە ساڵی 1937ش ڕێکەوتنامەی سەعەد ئاباد لە نێوان تورکیا و عێراق و ئێران و ئەفغانستان و پاکستاندا بەسترا بۆ لەناوبردننی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان. ئەمە شتێکی واضحە و شتێکی ئاشکرایە. ئەمە لەلایەکەوە لەلایەکی دیکەشەوە ئەو تەسریحاتەی وەزارەتی خارجەی عێراقی کە ئێمە تەماشای دەکەین ئێمە وای تەفسیر دەکەین کەوا ئیزدیواجەت لە مەوقیفی عێراقیدا هەیە واتە زۆرێک لە لێڵی و هەروەها زۆرێک لە غموزەت هەیە لە تەسریحاتی عێراقیدا چونکە ئێمە چەند ڕۆژێک پێش ئێستا جێمان لە تەسریحێکی دیکەی سەرۆکی بەرلەمانی عێراقی بوو کە وتی ئێمە و تورکیا ئیتیفاقمان کردووە کەوا پەکەکە لە خاکی هەرێمی کوردستان دەربکەین. ئەمەوەش وەزارەتی خارجەی عێراقی پێچەوانەی تەسریحاتی سەرۆکی پەرلەمانی عێراقی جارێکی دیکە تەسریحاتێکی پێچەوانە ئەداتەوە کەوا ئەڵێ ئێمە قبولی ئەوە ناکەین کەوا تورکیا خاکی هەرێمی کوردستان بەزێنێت و ئیدانی دەکا. ئەمە لەلایەکی دیکەوە بۆیە ئێمە پێمان وایە کەوا ڕێکەوتنامەیەکی پشتی کەوالیس لە نێوان ئەم سێ دەوڵەتە یاخود زۆر باشە مامۆستا پرسیارێکی کرد هەیە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر دەمی وتەبێژەکەیەوە بە نامەیەکی ڕاگەیاندووە کە لەوانەیە هەر کەسێکی ئاسایی بتوانین لە تەڕۆ کۆمەڵایەتەکانیش ئەو قسانە ئەو وتانە دەرببڕێ بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان تەنها وشەی ئیدانەکردنیشی بەکار نەهێناوە. حکوومەتی هەرێمی کوردستان نەک وشەی ئیدانەکردنی بەکارنەهێناوە بەڵکو پێچاوانەی ئیدانەکردنی بەکارهێناوە. هێزێکی وەکو پەکەکە ئیتیهام کردووەکەوە پێی دەڵێ ئەبێ خاکی کوردستان بەجێبێڵی و تۆمەت بۆ پەکەکە دروست دەکا. ئێمە پێمان وایە ئەم تەسریحاتی حکوومەتی هەرێمی کوردستان تەسریحاتی لاوازە و خزمەت بە تورکیا دەکا. ئێمە ئەبێ ئەومان لەبیر نەچێ ئەگەر ئێمە تەماشای یاخود نمونەیەک بە عەفرینەوە بێنینەوە خۆ هێزێکی وەکو پێدە کە ئێستا بەرگری لە عەفرین و لە خۆرئاوای کوردستان دەکا هیچ پەیوەندێکی بە دەوڵەتی تورکیاوە نەکرد نییە کەوا ئێستا ئێمە دەبینین کەوا تورکیا پەلاماری خۆرئاوای کوردستان دەدات و داگیری دەکا. ئەمەش بە هەمان شێوەیە یعنی ئەگەر ئەتو تەماشای کێشەی کورد بکەیت لە هەر چوار پارچەوە مەسئلەی کورد یەک مەسئلەیە یەک کێشەیە یەک قەزیە جیاوازی نێوان باکوور باشوور خۆرهەڵات و خۆرئاوانیە بەڵکو بەپێی پەیماننامەیەکی بەرژەوەندی خوازانەی نێودەوڵەتیەوە و بەپێی پەیماننامەیەکەوە کوردستانی بەسەر چوار وڵاتدا دابەش کردووە و ڕسمی یاخود خەریتەی ئەو ناوچەیەی لە سەردەمی یاخود بەپێی ڕێکەوتنامەی ساکس بیکۆ کێشاوە و کوردستانی بەسەر ئەو چوار دەوڵەتەدا دابەش کردووە. بۆیە ئێمە پێمان وایە مەسئلەی کورد یاخود کێشەی کورد لە هەر چوار پارچەوە لەوەی استراتیژیەوە هیچ جیاوازیەکی نییە و یەک ئامانجیان هەیە و یەک ئامانجی مشتەرەکیان هەیە دەوڵەتانی هەرێمی کەوا سەرکوتکردن و لە ناوەستادەبێت دوا پرسیار ئاراسەی بەڕێزت ناکۆچەکانی پەکەکە و پارتی چ ڕۆڵێکی لەسەر هێرشەکانی تورکیا هەیە بۆ سەر هەرێمی کوردستان؟ بەتاکید ناکۆکی نێوان پارتی دموکراتی کوردستان و پەکەکە دڵێکی سلبی دەبێت لەسەر ئایندەی سیاسی هەرێمی کوردستان و لەسەر ئایندەی کوردستانی باکوور خۆرهەڵات خۆرئاوا چونکە ئێمە ئەگەر تەماشای مێژووی کورد بکەین دائیم دوژمنانی کورد دەرفەتیان بەوە قۆستۆتەوە کەوا کاتێکەوە ناکۆکی لە نێو ماڵی کووردا هەبێ ئێمە قازانجیان کردووە و خزمەت بە داگیرکەرانی کوردستانی کردووە. بۆیە ئێمە پێمان وایە هەرچی زووە هەموو هێزێکی کوردستانی بە پارتی دموکراتی کوردستان و پەکەکە و هەموو لایەنەکانی دیکەوە کۆتایی بە ململانەی نێوانیان دابێنن و دەست بە گفتوگۆ و دانووساندن بکەن و بێنە سەر مێز گفتوگۆ و کێشەکانیان چارەسەر بکەن. مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی بەڕێز ئاراس حەسەن لە سۆرانەوە سوپاس بۆ بەڕێستان.